بە بەشداری 34,164 قوتابی لە 673 هۆڵدا تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلی نوێی بنەڕەتی لە هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە دەستی پێکرد. هەروەها نووسراو بۆ لایەنە پەیوەندیدارەکان کراوە تا لە کاتی تاقیکردنەوەدا ئینتەرنێت نەمێنێت و کارەباش بە هیچ شێوەیەک نەبڕێت. ئێمە ئەمڕۆ لە تاقیکردنەوەی پۆلی نیشتیمانیەکان با بڵێن پۆلی نۆ تاقیکردنەوەی نیشتیمانی 673 هۆڵمان هەیە و پارێزگای هەڵەبجەش لای ئێمە پرسیار وشتی بۆ چووە بەوانیشەوە و 34,164 قوتابی خوێندکار بەشدارن و بۆ هەر هۆڵێکیش هەشت بەڕێوەبەر و یاریدەر و چاودێردانراوە کە 5,424 مامۆستا و بەڕێوەبەر و یاریدەرمان هەیە و 673 سەرپەرشتیاری بەڕێزیش بەشدارن لە سەرپەرشتکردنی تاقیکردنەوەکان. ئەمساڵ وەزارەتی پەروەردە بە ئامانجی ڕێگریکردن لە گزی ڕێکاری توندی گرتوۆتە بەر کە 3 جۆر پرسیاری داناوە. هەروەها ڕێکاری پەنجەمۆر بۆ قوتابیان بەکاردەهێنرێت هەر قوتابیەکیش گزی بکات ئەوە ئەو ساڵی بەکەوتوو بۆ هەژمار دەکرێت و ساڵی داهاتوش ڕێگەی پێنادرێت کە بەشداری تاقیکردنەوەکان بکات. ئێمە ئەمانە تەمان تاقیکردنەوەکان پرسیارەکان جیاوازە و 3 جۆر پرسیارە واتە ئەگەر 3 خوێندکاریشتەنیش جێک بن هیچیان پرسیارەکانیان لێک ناچێت و 50 پرسیاریشە و ئامێری نەمانی قەتعی شەبەکەمان هەیە و ئینتەرنێت فترێک ئەبڕێت ئەمانە هەمووی هۆکارن جگەلەوەش خۆمان تەفتیشمان هەیەکی پەنجەمۆری تیا بەڵێ ئەمانیش پەنجەمۆرەکرێن ئەویش بۆ ئەوی دڵنیایی بینە خوێندکار ئەو وەڵامی خۆیەتی ئێمە بۆ مەسلەی غەشت تۆزێت توندمان کردووە و ئەو خوێندکارێک ئەگەر غەش بکرێت ئەو ساڵە بەکەوتوو دانرێ و ساڵی داهاتووژە بێدانیشێ ساڵی سێم تاقیکردنەوە بکواتە 2 ساڵ ئەبێدانیشێ ئەوە پێم وایە ئەمەژێکێکە لەو هۆکارانەی کە گەنجان بیر لە غەش نەکەنەوە هەم دایک و باوکیشیان سەرپەرشتیان باشترکەن بۆی دوورکەونەوە لە حاڵتان. بەپێی خشتەی تاقیکردنەوەکان تا 22 مانگی حوزەیران تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلی نوێی بنەڕەتی بەردەوام دەبێت و ڕۆژناڕۆژێکیش تاقیکردنەوە بەڕێوە دەچێت. هەروەها بە بۆنەی پشووی جەژنی ڕەمەزانەوە لە 3 تادەی حوزەیران تاقیکردنەوە ڕادەگیرێت. تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلی نوێی بنەڕەتی لە سەرتاسەری هەرێمی کوردستان بە بەشداری 118,373 قوتابی ئەنجام دەدرێت. پێشتریش لیژنەی باڵای فتوای کوردستان ڕوونکردنەوەیەکی تایبەت بە ڕۆژوگرتنی قوتابیان بڵاو کردەوە و ڕایگەیاند ئەو قوتابیانی کە تاقیکردنەوەیان دەکەوێت ڕەمەزانەوە و دڵنیان کە بە ڕۆژوبوونیان زیان لە ئاستی زانستیان دەدات دەتوانن بە ڕۆژوو نەبن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.